سڵاو بەڕاستی ئێوە نمونان بەڕاستی ئێوە قابلتانەکە پێتانەڵێن ئەی پۆلیسی هاتو چۆ سڵاو ئێمە بۆ تۆ سڵاو لە بەڕێستان سەرەتا شۆنی ئەو وێنانە نەشیاوە و تووشی ڕووداوی هاتوچۆتەکە ئەبێنی وەڵا ڕاست دەکەیت بەخوا من هەر ئاگاشم لێ بەسەر چاو هەر ئەمە هەر ئەمە نەبوو سەرپێچەکەم بێنە ئیجازە و سەرۆکەشمان بەرەزەمە نەبێت وەڵاهی سەرەوەکەم پێ بەس بۆ خوای ئیجازەکەم ئەمە خۆی سیاری خێزانمە منش هەر جاری چاکەتێکم بەرم ئیجازەکەم ناو چاکەتەکەی ترمایە حەزەکەی ئێستەکەن یا سیارەکە جێرم بە تەکسی ڕۆمیان تەلەفۆنێکم بۆ بێ من لە خزمەت ئەم جاریان پێویستە کا بەڵام جاریشکە بێ مەڵگەنامە دەرمەچۆت سەر چاو باگوڵێک شت دەمێ خۆتان گوڵن بەڵام شایانی هەزار گوڵی سووری وا جوانە السلام عليكم. السلام السلام عليكم. أخوة خير زي حياتك. عيوني. وسط جان. سبيني إن شاء الله هركس يدير إلى سريت. أشياء إيه بلا عادي مع مستوى وأمر رسمه مع أبوها بوسا. خوش. بارك تدمي استاج دقل كركان رسمي تجيبه تجدين لدرجة زعمك يدي. زور باشا بس يوادارم. وەکە هەڵبژاردننی پێشومان لێ نەکەن کابرایەکی ژوادی پێمان داوای نەکرد نا خەمت نەبێ من پارەکەت سبەی ئێوارە ئینشەڵا بۆ دێنم ئەوە ڕسمەکەشە و هەڵی واسە دەی کاک ئەو ڕسم دەوێت دەی کاک خوا سايبني ما وصلت خلاص حياتي فرمو فرمو بولا السلام عليكم. عليك السلام فرمو ماشي. سلام هاتي بخير بيا اخويا بخير سلام فرمو فرمو خدمتك دمش الشيء المكان اي والله بس هو خدمتك ابي
ناوەکان چاڵگیرم بەڕ ئاهای بگوڕا چەند جێ بەرە شەش دانە ئەو دوانەش بەرە دوو مناڵی تر بێت بۆ تۆ بەخێر بێ سەر چاو بەخێر بێ یاخوا بەخێر بێ سەر چاو یاخوا تۆ بەخێر بێ فەرموو ئەمە تۆ با من لە خزمەتدا پێش ئەوەی کەوا قسەکەت بکەی با بانگی بۆ کەم چای قاوە نسکافە کاپۆچینە چییە خۆی با لە خزمەتدا من وڵای هیچ ناخۆم ئەوە چکلێتە زۆر مەڵ دووە بەزیاد بێت دەست خۆش بێت هێدە باشە ئێستا فەرموو بۆچی هاتووی با لە خزمەتدا وڵایەوەی ڕاستی بێت چۆلەگەیەک بێ چی چۆلەکە کچۆڵێک ئەوە 2 ساڵە تەخەڕۆجی کردووە نەئیش نەکار وڵای مەسروفی پێم نێشتووە هەسەی تەلەڤیزۆنێکا ڕۆژێکێکەکە ڕۆژینەکە لەسەر بەرنامەی تەلەڤیزۆن خواردنەکە اینجا وتم تەعینی تێنی هەر شتێک بێت ئەگەر بۆمان تەعین کە وەڵا کاکە تۆوە ئەکروزێتەوە هاتووی ئەکروزێتەوە کەوەی کە بڵێ تەنها مناڵی تۆ بێ ئەوە مناڵی ئێمەیە ڕۆڵێ ئەم میلەت وڵاتەیە هەرکی سەرشانی ئێمە دایمەستێت ئەی ماڵتان ئاوا بێ زۆر مەمنون خوا تۆمان بۆ بهێنێ خوا تۆمان بۆ بهێنێ حیاتەکەم سێڵفێک چ لەگەڵاگرم ئەوە CV و عریزە و شتەکەشێتی فایل و شعرە و ئەو هاڵێگیرە وا دیارە تۆ لە ڕۆت و پێشکەوتنی ئەم وڵاتە تێنەگەیشت کاکە ئێستا باوی ئەنتەرنێتە باوی تەکنەلۆژیایە ناوی هەموو ئەو کەسانەی کە دانە مەزراون بێکارن هەمووی لە کۆمپیوتەرەکانمانە هەیە تۆ دەڵێی چی کاکە ئێستا چیەمان بوێت ئێمە لێرەوە ناوەکانمان لای ئەداتامان کردو هەمووان پۆلین کردووە ئێمە خۆمان ئەزانین چییە دانە مەزراوە لە پشت جاقوربان ئێستا جارێ بۆستە بابەتیتەوە براکە بەڕێز ئێمە ئەو ناوانە گشتی لە لامانە ئێستا ئەم عەسری تەکنەلۆژیایە هەتا ئەوها بە یەک لە مرسەیەک وەک شاشە گشتی دێتە بەردەستن شوێنی کاریان اختصاسیان شەهادەیان هەروە بێتەوە نمرەکانیان ئەندیان بەدەستهێناوە ئێستا باوی ئەنتەرنێتە www.damazrandin.com ئەی بژی مامۆستا ئەی بژی مامۆستاگیان کورە خوا تۆمان بۆ بهێنێ بەخوانیە یەک پیاەتر هەبوو تۆ لە گەڕەکەکەمان بەس ئەمر خوای کردوولەت و حیاتەکەم زۆر مەمنونم بەس توایەک داواکاریەکم هەیە کچەکەی دراوسێمان ئەوە تەعینمەکە حەز ناکەم لەگەڵ کچەکەمان بێت و بڕا زۆر فیتنە و فەسادن خەمت نەبێت ناوی کچەکەتم بدەرێ ناوی بەڵێ حەفیەکەی بەرێ هەمووی دیارەدا ئەوە ناو و شەهادە و زۆر باش بەڵام هەرویستم ناوەکەی بزانم یەک دەقیقە
بناس محمد رفيق تواوا تواوا شهادەکەشی کۆلێژە بەڵام اختصاسەکەی بەداخەوە بۆ مامۆستا وڵایی ئەو اختصاسە لە ناو شار پڕ کراوەتەوە مەدەم بینێرین بۆ دەروی شار مشکلە دەروی شارش چارە زاوای خەمی ئەوەشت نەبێت هەر دوای سێ مانگە وەرە خۆم بۆتی نەقڵەکەمەوە ئەیتە زۆر باشە منش چیەکەم خانوویەکی بۆ گرم داویشی لەگەڵ یانێرم بە تەنها نەبێ و بخۆیان لێ بن مانگی جارێ بێنەوە تراوە با بەخۆ حکومە سوالکەر نییە خانەی بۆچی بۆ گری پاس هەیە هەموو بەیانیانە دێ لە دەرگای خۆتان هەڵەیەگیرە و ئەیبا بۆ دەوام کە دەوامیش تەواو بوو سوار پاسیانەکەن و دێن دەرگا بە دەرگا لە پێش دەرگاکەی خۆت دایێنێ وەڵا لەو باشتر وەڵا با بە تەواو هیچمان نایە عەیبی نییە مەمنونی نا بۆ ئەرشی سەرشانی خۆمانە دەبڕۆ چاوەڕێ بەتا فەرمانی کاژێڕەکەی بۆ دێن ئەی هاوە چاوەڕوانی بەخوا چاوەڕوانی ئەم کوژێ زۆری پێچە مامۆستا ئاهوو دیسان هەڵەت کرد بەڵام خێنای ئێمە سینگمان فراوانە کە ئێستا ئەنتەرنێتە 24 ساعت نابا و یەکسەر بۆت دێت ئەوە خەمن نەبێت کورە وەڵا مەمنونە تۆ جارێ ڕاوەستە با من ئەم گوڵە جوانش بۆ کارمەندە تازەکەمان بۆ دوانە سوور و سپیش کچانی و گوڵەکانیش چیتە بەنا بەس شۆ بگرە لەبیرن نەچێت ئێمە هاوکارت بووین تۆش دەبێ هاوکارمان بین چۆن دەنگم بۆ بدەن بە خزمەکان بە ئامۆستاکان بە براکان بە ژنەکان پیان بڵێ بە هەمویان دەنگ بۆ من بدەن ئەوتە ئیشت بۆ بکەم ئیشی باشتریشت بۆ بکەم کورە و بەڕاستە مامۆستا کورە دەنگ من هەر بۆ تۆیە کورە وەی کەم نەتاتێ تۆی کوژم بەخوای کوژم قوربانت بم چاوەکەمی تۆ حیاتەکەم هەر نییە چێت بینی بڵێ دەنگ بۆ بدە داخل مەڵێ دەنگ بۆ بڵێ تەعینتانەکە مەڵێ حەرگی منی کردووە من ئەوەیش بۆ تۆ کردومە ئیشی باشتریشت بۆ دنیان مەمنونە لێدە بڕێ ئەمە نیە دە من پۆزی پێوە لێت بەس باسێڵفێکە جوان مامۆستا خەمن نەبێت کورە بوو لەگەڵ زۆر جوانە عەیبی نییە مامۆستا بەدڵتا پیرۆز بێ سەر چاوم هەیە بێ مەمنونە لە خزمەتتان لە خزمەتتان فەبوتم دەن هەمووی بۆ تۆیە لەبیرن نەچێت بگەڕەوە خوا بگەڕەوە بەخوا نایە بەخێر پڕۆژای کۆمپیوتەرەکە پڕی ناوە بەخێر سەر چاو خێر ئەرێ کاکە چاوەکم من لە ئیش واتۆمە ئیشی مەیە براکەم بزان نامکەیتە ژوورە بەلای مامۆستا براکەم پەیوەندی تەلەفۆنی لەگەڵایە چی لێ بکەم یەخەینا پەیوەندیەوە سەعاتێک من وەستاوم کاکە ئیش و کاری خەڵک بەڕێخە چی لێ بکەم خۆ بەدەست من نییە براکە وڵای لەمانە چاوەکەم مانکە ژوورەوە ئەلە مەکەمە ئەرێ کاکە چاوەکەم بزان نامکەیتە ژوورە بەلای مامۆستا وڵای ئیشی بێ لە ئیش واتۆمە پەلەمە خەدا بێم سارم پێ منم چی هاتووە بڵێ باوک بەناز هاتووە باوک بەناز ئەی بەناز کووە
بەنازت بۆ چییە؟ بەناز لەبن دنیایە. نا وەڵا حەزمانکە بیبینین ئەوەچم پێڵم ماچە. فەرموو کاکە بڕۆ بۆ لای بەستێکە قسەی زۆر نەکەی تێگەی لە من ئەو مەشغوڵە قسە زۆر نەکەی بەخوا تووڕە بێ بوایکە دەکاتە دەرەوە. کورە ڕەحمەتە لێ بێ کوا تووڕێ بەخوا منە سەلار و پێکە لێم چاکەتین بۆتەین باوتە چی بۆنە؟ وەڵا ئەو بۆ میدونی بە قیاس خۆم بۆ میدونی بەس دیارە قیاس خۆیەتی جاجار بێکە من جاجارێک کاتە بەری. مامۆستا ئەمەنە ڕووی خۆشە ئەمەنە دڵی گەورەیە تووڕەی چی و بسە بەکەی خۆمێکەمە پێکەنین و هەڵاو نوکتە بۆی حەزم نوکتەی بۆ بێ توی ناسی؟ کوڕە چۆن ناینا من سێلفی مێ لەگەڵ سێلفی خوا ئای چی؟ ئەدە بڕۆ ژۆرەوە فەرموو. سلام عەلەیکوم. هێواش بابە هێواش لەسەر خۆت مێشک سەرمانت بن بڵێ بزانم چی تێ ئەمە سەلام ناسیتەوە ئەو بەنازم سێلفێکە سێفی چی و بەنازی چی ڕۆژی سەد کەس دەیوەنا خۆ مێشکم کۆمپیوتەر نییە بەچی بن ناستەوە ناست ئەی مامۆستا وعدت پێم نەداوتت دوای سێمان نەقلێکەمە ناو شار ئێوە 6 مانگە دێت و بەڕا نیوێ ڕابگی کردوتە مەسروف. تو باس چیەکی بابە باس چیەکی بڵێ بزانم چی تێ تو کێم بێنێ خۆی نییە وڵا نەفس بۆ دیە بەرە مامۆستاگیان من باوک بەنازم کە تەعینت کرد وت دوای سێمان ئێمە ناو شار وەڵا ئێوە 6 مانگە نیوێ ڕابگەکەی کاتە مەسروفە. جا مەمنون نیت کە دامان نەزراندووە تۆ ئەزانی من سەبقاڵ کێ سەرمەدیە شان بابە یاسا هەیە ڕێنمایی هەیە خۆ بەدەست من نییە لەسەرەوەی منەوە ئیشی لەسەرە کرێت ئۆکەی ئیشی منە ئەزانم مامۆستاکان بەس ئاخا ئەمە ڕێگەڵبانە تاسەی بەرزیە نزبیە حادسێ بکات مەحفە بێتەوە چاوەکەم سرم مێشێنە بابە دوو ڕێگا هەیە و نابێ بەسێ یەکەم یانیان ئەوەتانی دەبێ بچێت دەوامی خۆی بکە و خۆی بگوژێنێ لەگەڵ دەوامەکەی و لە دەرەوەی شار یاخۆت ئەوەتانی ئیستیقالەیە بکە و بچێت لە کەتی تایبەت دەوام بکات. مامۆستاکان ڕەحمەتە لێ 20 ساڵ خوێنی مەسروف دنیا و سەرما و گەرمان ئێستا تاین بۆ تازە ئەلی واز بێنێتەوە کاکە تۆ بەڕاستی هیلاکت کردم لە ئیش و کارت کردم نازانم بۆچی هاتی کاکە جۆ بگرە ئەمە یاسا هەیە ڕێنمایی هەیە خۆ بەدەست من نییە لە سەروی منەوەیە ناکرێ نیشە ناکرێ نا قوربانجان کە من هات بە خزمەت جەنابەت هەموو شتێک تەکنەلۆژیا بوو تەکنەلۆژیا بە دوو کلیک کارەکانە ڕۆژسە بۆی لێهات تۆ بەڕاستی هیلاکت کردم نازانم بۆچی هاتووی سەر بدێشان شەماڵ 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 وەرە بیکە دەرەوە بیکە دەرەوە دی بۆچی هاتووتە لای من وەجا ئەم کەنە دەرەوە بیکە دەرەوە نەتوانێ بکاتە دەرەوە بیکە دەرەوە وتە دەرە دەرمەوە سیاو یەک بدووە لە بیکە دەرەوە پێکەڵە بیکە دەرەوە دەی یاڵا یاڵا بڕۆ دەرەوە یاڵا دەست پێوە لەدەی چاکە دەست پێوە لەدەی خۆ دەرەوە یاڵا السلام عليكم. سلام. باشي. اهلا شلونك باشا هو ماشي بالزبط. كل شو شوف الزلمه شوف الزلمه شنو؟ كل خير ماوى بركه ماوى رحم ماوى كل شفقه
ماوە کوڕە شەکر ماوە زەیت ماوە باسی خێرم بۆکەی کوڕی تۆ کێم بێنە خدە پێم بڵێ چی بووە چی کورێک لەگەی نازدار و جوانم هەیە شۆلەگا کورە کچەکەم زیرەکی پۆل یەکەمی کولیە تەخەڕوجی گر وعدیاندا تەعیناکرد لە دەرەوەی شار لە بن دنیایە باش وتیان دوای 6 مانگ میلاکمان بۆ دێ بۆ دێنین و ناو شار قسەکە چوومە لایەن هەر بە شەق دەرمیان کرد هەی وەڵا ئەگەر ناتوێ بابڕ تۆ خوات معقول ئێستا تازە استیخالەدات لەواشی لە کات هەڵبژارەکانە تەعین ببێ وەڵا لە کات انتخابەکە تەعیناکە چی من تاکە سەگەسەک دنیام بۆیان کرد دەنگ دنیام بۆیان کۆ کردەوە تا ئەوی شامۆ ئەی تو خێرە وەڵا خێر جا خێر ماوە باوکەکەم بۆ تۆ زۆر دەڵقوڕان تا من هەڵی قوڕێنم هەی چی ئێستا بۆ چۆڕی کۆرە مژ وەکو تۆ وام بە قورئان برام وعدیان پێم دا کەوا 100 مەتر زەوی بێتاپۆم بدەنێ 100 مەتر زەویان دا پێ من بۆ خۆم چوو دوو ژوور و حیوانێکم لێ دروست کرد پیرۆزە گورە پیرۆزەی چی تۆ جارە با بۆت باسکە وەڵی تر وعدی ئەوان پێم دا شینە عریزە عەرەساس پێم رە عریزە بنووسە بۆ خۆت بچۆ شیش و چەمەتۆ بدەنێ وەڵا باشە گۆرە شیش و چەمەتۆ ژیان نەدا پێم خۆزگا بیان دایە پێ ئەین جارە منش بۆ خۆم دیوارم هەڵچینی و سەق کرد و تەواو وەڵا پیرۆزە تر چی دەوێت گۆرە چی مەوێت ئێستا 3 مانگەوا من ئەبەن و ئەهێنن شوێن نەما پێم نەکەن بۆ ئازایی بۆچی بۆچی ئەڵێ ئەگەر خلال حەیەک هەفتەیە دەر لەنا ئەو خانووە نەیڕمێنی ئێمە بە شۆفڵ ڕمێن بۆ ئێرمێنی بۆ ئێرمێنی تر ئاوا ئەڵێ تەجاوزە و هین بەلەدی و مەلەدیە نازانمی کوێ بە بۆنی باشی ئەی تو چی وعچیات دێتە وڵای مش کۆمەڵە وعدیان پێدا هیچە بۆم نەکرد وعدی وان پێماندا کە کێشەکانمان چارەسەکەن وعدێکی زۆر تایبەتیان دەوتیان دەرزیەکێ لە خارج کە باڵ درێژەکە تاکو ئێستا دەرزێمان هەر نەبی